والله دشتا مالي همویان زیاری دبا دشتا مال میاد دشتا مالت همیشه خو زیارا بود بعد کدا چانتا داد بعد چتا وره شتیوانیه کاک ژنەکان بەخۆ بەڕەلانەتێنە ناو بازار زێڕێکردن و باسی سەکەی چی بە حیسابی لۆ پیاوەکە چی حیسابی ژن لۆ پیاویەکە لۆ پیاویەکە و سەرێت لەکنەوان ئەو فلیمانە نەمایە ئەو فلیمە نەمایە کەس حیسابی لۆ کەس بکە سواری سیارەی باسی لە کافتریایەکی دانیشن VIP زێڕەکە دەچیتەوە بینن و ئەگەڕێنەوە شتیوە نەمایە کاک باشە تو ئەم قسانە دەکەی لە سلێمانی ترست نییە یەکێتی تەسلیمی پارتی بکات و ئەم ڤیدیۆ ئێستا ئەم تۆمەتانە بۆیان دروستکە بکەنە قەزیە لەسەر تو بکەنە قەزیە مەسەلەمەکی چ بابێ هەر کەسێکی لە دنیای لەم نەپرسی بەرێک مۆزوع ئەوان چێباتێ بگەین دومین یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمن کێشەیەمە شەخسیە حیزبی نییە هەتا من تەسمیلی وان کردەوە ئەمن کابرایەتی جژمندارم دەگە مارە مەلا مستەفای لەسەر چ ئەمن تەسمیلەکەتەوە لە بەچە دیلم بم گۆڕیتەوە دومین یەکێتی ئەو ئوسلوبەی هەر نییە